سلااوان لەبێت بەڕێزان هەواڵەکانی سعات نۆتان پێشکەشەکە. باڵ جەلات تاڵەبانی پێشوازی کرد لە باڵێزی فەڕەنسا و ڕایگەیاند نەبینە هۆکار بۆ تێکدانی ماڵی کورد و هێزە شیعەکان و سوننەکان. بازنەی پشتیوانیەکانی هەواڵ دکتۆر بەرهەم ساڵح فراوانتر دەبێت و لایەنە سیاسی عێراقیەکانیش هەڵبژاردنەوەی بۆ پۆستی سەرۆک کۆماری عێراق بە گرنگ دەزانن. ئەندازیار عومەر حەمە ساڵح وەکو بەڕێوەبەری نوێلقی کەرکووکی کۆمپانیای دابەشکردنی بەرهەمەنەوتیەکان دەست بەکار بوو. دوای ئەوەی 40 ڕۆژ لەمە بەربەمبەستی کۆشکردنیان بۆ هەنجەران سێ ئەنجامی یەک خێزان لە دەریای جەخنکان ئەمڕۆ لە مەراسیمێکدا لە کەرکووک بە خاک سپێردرا. بافڵ جەلات تاڵەبانی لە دەباشان پێشوازی کرد لە ئێریک شۆڤالەی باڵێزی فەڕەنسا لە عێراق و ئۆلیڤیا دیکۆتینی کۆنسوڵی گشتی فەڕەنسا لە هەرێمی کوردستان لە دیدارێکدا کە شەڵا کۆسرەت ڕەسوڵ و دکتۆر سۆران جەمال تاهیر لە پرسراوی مەکتەبی پەیوەندیەکان و دابان شەجەڵە ئەندامی سەرکردایەتی ئامادەبوون دۆخی سیاسی گشتی لەسەر ئاستی عێراق هەرێم و ناوچەکە و هەنگاوەکانی پێکێنانی حکوومەتی نوێی عێراق و ئاستەنگەکانی بەردەم یەکڕێزی ماڵی کورد تاوتوێ کراو بۆ چوونیان لە بارۆ خڕێڕوو. بافڵ جەلات تاڵەبانی ڕایگەیاند یەکێتی هەر لە سەرەتاوە پەرۆشی یەکخستنی ڕیزەکانی کورد بوو. هەموو هەنگاوێکمان بۆ ئەوە بوو بە یەک تیم لەگەڵ بەغزا و هێزە سیاسی عێراقیەکان گفتوگۆ بکەین و بە یەک وەرەقەی سیاسی کوردستانی و نیشتیمانی بچینە گفتوگۆکانەوە و هەر ئەوەشمان کرد. بەڵام بەداخەوە دواترم نیەتە تێکدرا و لا دەرەوەی ئێرادە و بەرژەوەندەکانی گەلی کورد و یەکڕیزیە لەبار برا. هەروەک لەبارەی قۆناغی ئێستای سیاسی و گفتوگۆکان و هەنگاوەکان ڕایگەاند. دەرفەتماوە تاوەکو لەسەر بنەمای تەوافق و شەراکەتی هاوبەش و نیشتیمانی حکوومەتێکی خزمەتگوزار و کارا پێک بهێنرێت. بافڵ جەلات تاڵەبانی ئاماژەی بۆەوە کردووە. یەکێتی پەرۆشی پاراستنی و کللتوری پێکەوە ژیان و تەوافقیە کە سەرۆک مام جەلال بەردی بناغەکەی دانا و دەمانەوێت نەبینە هۆکار بۆ تێکدانی ماڵی کورد و هێزە شیعەکان و سوننەکانیش. بۆ مەبەستەش لە هەوڵەکانمان بەردەوام دەبین بۆ پاراستنی و پێکەوە ژیانە کە لە پێشینەی کارەکانمانە. مەترسی جموجۆڵەکانی داعش و هەمانگی و هاریکاری نێوان هێزەکانی پێشمەرگا هێزە عێراقیەکان و ڕایشکارانی هێزەکانی هاوپەیمانان بە وردی گفتوگۆی لەسەر کرا و جەخت کرایەوە لا فراوانکردنی هەمانگیەکان بۆ ڕوبەڕووبوونەوەی مەترسی ئەمنیەکان و پاراستنی سەقامگیری و ئاسایش و ئارامی لە وڵات. وادەی یەکلایکردنەوەی پۆستی سەرۆک کۆمار نزیک دەبێتەوە بەشێک لەلایەنە سیاسی عێراقیەکان و ڕۆژنامەنووسانی نەتەوەکانی دیکە دووبارە هەڵبژاردنەوەی دکتۆر بەرهەم ساڵح بۆ پۆستی سەرۆک کۆماری عێراق بۆم قۆناغا بە گرنگ دەزانن. بۆچوونی عێراقیەکان بە ئاراستەی وەرگرتنی پۆستی سەرۆک کۆمارە لەلایەن هەڤاڵ دکتۆر بەرهەم ئەحمەد ساڵح. چەند ڕۆژێکی کەمی ماوە بۆ دانیشتنی پەرلەمانی عێراق سەبارەت بە هەڵبژاردننی سەرۆک کۆمار کێ گونجاو و شایستەترا بۆ ئەو پۆستە؟ وەڵامی ئەم پرسیارە لەلای ئەو کەسانەیە کە چاودێری پرۆسەی سیاسی دەکەن. السيد برهم صالح والذي لديه نظرة عامة قبل الرأي العام العراقي بأنه نجح بإدارة بە تێڕوانینی عراقیەکان بەرەم ساڵح سەرۆکۆماری پێشوو کەسێکی سەرکەوتووە بەڵام هۆشیار زێباری مەلەفی گەندەڵی لەسەر و لە کابینەکەی پێشوودا دوورخرایەوە بە بۆچینی من ڕێکەوتنی سیاسی و بابەتی شەراکەت لە نێو پەرلەمان بڕیارەدات کێ سەرۆکۆمار داخل البرلمان هي من تقرر من يكون رئيس الجمهورية. سەردەمانێک کە مام جەلال سەرۆک کۆماری عێراق بوو لە جێگای ڕەزامەندی هەموو چین و توێژوونەتەوەکانی وڵات بوو. ئێستاش دەوترێ خەڵکی چاوەڕوانی کەسێکە بۆ پۆستی سەرۆک کۆمار هاوشێوەی ئەو سەرکردەیە بێت. لە نێو دوو کاندیدی سەرەکیش ئەوەیان بە شیاو دەزانرێت کە هیچ دۆسیەیەکی گەندەڵی لەسەر نییە.
اليوم المواطن العراقي يبحث عن من يكمل مسيرة الراحل المرحوم مام جلال وهي هاوڵاتیانی عێراق بە دوای کەسێک دەگەڕێن وەک سەرۆک مام جەلال بێت و درێژە پێدەری ڕێبازەکەی ئەو بێت چونکە بە سەمام و ئەمانی عێراق ناو دەبرێت وە کەسایەتی بەرهەم ساڵح کەسایەتیەکە ڕێبازی مام جەلالی هەڵگرتووە لە واقعیشدا لەسەر ئاستی پەیوەندیەکانی دەرەوە و وڵاتانی دراوسێ ڕۆڵێکی باشی هەبووە من پێم باشە بەرهەم ساڵح لە سەرۆک کۆماری بمێنێتەوە أن الأجدر الإبقاء على من أكمل هذه المسيرة بامتياز. يعني منطقيا هذا المنصب هو منصب حساس لە ڕاستیدا پۆستی سەرۆک کۆمار پۆستێکی ئەستیارە چونکە پارێزەری دەستورە و پێویستی بە کەسێکی پاکە زیاتر کێبڕکێ لە نێوان دوو کاندیدا یەکەمیان بەرهەم ساڵح و دووەمیشیان هۆشیار زێباریە بەرهەم ساڵح ئەزمموی پێشوو هەیە و کەسێکی پاکە بەڵام هۆشیار زێباری گومانی گەندەڵی لەسرە. الشخص الثاني في دورات سابقة عندما كان وزيرا أثيرت حوله شبهات متعلقة بالفساد. حوتی ئەم مانگا ئەو ڕۆژەی دانیشتنی پەرلەمانی تێدا دیاری کراوە بۆ دەنگدان لەسەر پۆستی سەرۆک کۆمار کاندیدی سەرەکی یەکێتیش هەڤاڵ دکتۆر بەرهەم ئەحمەد ساڵحە هاوکات دەوترێت عێراقیەکان کەسێکیان دەوێت ڕابردوویەکی پاکی هەبێت و خەمخۆری ڕاستەقینەی وڵات بێت. یوسف موڕاد، کەناڵی کەرکووک. چاودێرانی سیاسی تاکی دەکەنەوە پۆستی سەرۆک کۆمار ئێستحقاقی کورد و لە نێو کوردیش مافی یەکێتی نیشتیمانی کوردستان لەو چوارچێوەیەدا یەکێتیش هەڤاڵ دکتۆر بەرهەم ساڵحی کاندید کردووە کە هەمیشە ئامانجی خزمەتی زیاتری کۆمەڵانی خەڵکی کوردستان و عێراق. گفتوگۆی پێکاتە و لایەنە سیاسیەکانی عێراق لەبارەی پێکێنانی کابینەی نوێی حکوومەتەوە بەردەوامە دوای دەست بەکاربوونی خولی پێنجەمی ئەنجومەنی نوێنەران و هەڵبژاردننی دەستەی سەرۆکایەتی بڕیارە حوتی ئەم مانگا دووەم کۆبوونەوەی ئەو ئەنجومەنە بەڕێوە بچێت کە تایبەتە بە پرسی هەڵبژاردنەوەی سەرۆک کۆمار. چاودێرێکی سیاسیش دەڵێت بەپێی ئەو تەوافقە سیاسیی کە لە عێراقدا هەیە دەبێت پۆستی سەرۆک کۆمار بۆ کورد و لە نێو کوردیش بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بێت. ئێمە سوورین لەسەر ئەو شێوازی تەوافقی کە لە عێراقا لە 2005ەوە پەیڕەو کراوە بەڵام بەداخەوە لە 2010ەوە لایەنێک ئەوێ ئەو شێوازی تەوافقیە تێک بە کە تا ئێستا کاری لەسەر کراوە و پێم وا بێ تا ئێستا شێوازێکی باشیان لێکتێگەشتێکی باشە بۆ پێکاتەکانی عێراق چونکە عێراق تایبەتمەندیەکی خۆی هەیە. پێویستە کورد ماف و شایستە دەستوریەکان بکات بە ئەولەویەت لە دانوستانەکانی بۆ پێکێنانی حکوومەت. نووسەرێکیش هەڵبژاردنەوەی هەڤاڵ دکتۆر بەرهەم ساڵح بە هۆکارێکی سەرەکی دەزانێت بۆ ڕێگری لە هەر هەوڵێک کە دژ بە مافەکانی کورد بدرێن. کاک دکتۆر بەرهەم بۆ پێی کە سەرۆک کۆمارە و پارێزەری دەستورە و کوردێکی ڕەسەن و هەڵبژێرا و کاندیدی یەکێتی نیشتیمانی کوردستانە هەمیشە داکوکر بووە لە بەرژۆندێ باڵەکانی گەلی کورد و لە مافەکانی گەلی کورد. ئێمە ئازانین کە هێزگەلێک هەبوون لە کوردستان هەمیشە دۆخی سیاسی و پەیوەندی سیاسی و پەیوەندی دارایی و ئەوای حکوومەت هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی بەغدا تێکداوە بەڵام ئەوە یەکێتی نیشتیمانی کوردستان بووە کە هەمیشە هەوڵی چارەسەرکردنی ئەو کێشانەی داوەوە لەوێشەوە کاک بەرهەم وەکو سەرۆک کۆمار هەمیشە پاڵپشتی ئەو وەفدی دانوستکارانە بووە کە لە هەرێمی کوردستانەوە چوونەتە بەغا بۆ بوونی پێگەیەکی بەهێز و دەستەبەرکردنی ماف و شایستە دەستوریەکان و پشکی کورد لە حکوومەتی نوێی عێراق پێویست بوو لایەنە کوردستانیەکان بە یەکریزیەوە بچنە بەغدا بەڵام بە پێشکەشکردنی کاندید بۆ سەرۆک کۆمار لەلایەن پارتێکی سیاسیەوە ڕەنگە ئەو خەونە لەبار بچێت. دروستبوونی یەکەمین کابینە حکوومەت لە عێراقی نوێدا و لە ساڵی 2005 بە شێوەی تەوافقی سیاسی بوو. بەپێی ئەو تەوافقە سیاسیەش دابەشکاری پۆستەکان بەم جۆرە بوون. پۆستی سەرۆکی ئەنجومەنی وەزیران بۆ شیعە و پۆستی سەرۆکی ئەنجومەنی نوێنەران بۆ سوننە و پۆستی سەرۆک کۆماریش بۆ کورد و لە نێو کوردیش بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان. بەپێی ئەو تەوافقە سیاسیەش بێت دەبێت بۆ 4 ساڵی داهاتووش
جارێکی دیکە سەرۆک کۆمار هەر لەم ڕێگەیەوە بچێتەوە نێو کۆشکی سەلام. یەکێتی نیشتیمانی کوردستان بە کاندیدکردنەوەی دکتۆر بەرهەم ساڵح بۆ پۆستی سەرۆک کۆمار هەنگاوێکی گەورە و دروستی ناو کادر و ئەنجامانی یەکێتیش پشتیوانی و بڕیارە دەکەن. هاوکات ئاماژە بۆ دەکەن ئەو پۆستە ئیستحقاقی یەکێتیە و لە ڕابردووشدا توانراوە لە ڕێگەیەوە بە شێوەیەکی باش بەڕێوە ببردرێت. کادیر و ئەندام و لایەنگران دەڵێن یەکێتەکەیان هەنگاوێکی گەورە و دروستینە بۆ کاندیدکردنەوەی هەڤاڵ دکتۆر بەرهەم ساڵح بۆ پۆستی سەرۆک کۆماری عێراق و دەژڵێن ئەو پۆستە ئێستحقاقی یەکێتیە و توانراوە لە پێناو خزمەتکردنی هاوڵاتیانی عێراق و هەرێم بە باشترین شێوە بەڕێوە ببرێت. دیارە پۆستە لە بە ئیستحقاقی کووردە لەناو کوردیش پۆستی حیزبی یەکێتی نیشتیمانی کوردستانە هەر لە سەردەمی سەرۆک مامجەلال دەوری باڵای بینیوە لە ئەمن و ئاسایشی عێراق. جەناوی دکتۆر هەمیش وەکو خۆی ئاماژە پێدا خوێنکاری سەرۆک مامجەلالە بۆیە ئەمە گومانمان نەبووە لە درسۆزیە و لەو چەند ساڵی لەوێن دەربووە لەو پۆستەی کە ئێستا مەڕەشەحش کراوەتە لەلایەن یەکێتی نیشتیمانی کوردستان هەموو کورد بە عام و عێراق بەگشتی حەز دەکەن دکتۆر بەرهەم بێتەوە سەرۆکی کۆمار. ئێستاش کە دەبینین ئەم پۆستە لەژێر پشتی یەکێتی نیشتیمانی کوردستاندایە کە هەڤاڵی بەڕێزمان بەڕێز دکتۆر بەرهەم سەرۆکاتی دەکات بە هەمان شێوە دەتوانین بڵێن بۆ هەرێمی کوردستان باش بووە و لایەنە ئیجابیەکانی زۆر باشتر بووە بۆیە لە ئێستاشدا ئەو پۆستە هەر بە باش دەزانی کە لەژێر پشتی یەکێتی نیشتیمانی کوردستاندا بێ و کادر و ئەندامان جەخت دەکەنەوە پۆستی سەرۆک کۆمار بۆ یەکێتیە و ئازادە لە کاندیدکردنی هەر هەڤاڵێکی و بە مافی هیچ هێزێکی نازانێت دژایەتی بکات و ڤیتۆی هەبێت. ئێمە وەکو کادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان بە پێویستی زانین ئەو پۆستە بۆ کورد بێ لە ناویدا بۆ کاندیدەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان بێت کە بەڕێز دکتۆر بەرهەمە بۆیە لە سەرەتای لە ناوچوونی ڕژێمی باسەوە کە ئەم پۆستە لای کورد بووە لە ناویاندا لای یەکێتی نیشتیمانی کوردستان بووە کە بۆ دوو جەولا بۆ دوو خولی سەرۆکایەتی کۆمار لای بەڕێز جەنابی مامجەلال بووە لە دواتر بە دوای یەکدا هەر ئەم پۆستە لەلایەن یەکێتی نیشتیمانی کوردستانەوە پڕکراوەتەوە بۆ توانیوێتی ببێتە عاملی خێر هەم بۆ هەرێم و بۆ بەغدا و توانیوێتی کۆمەڵە دەستکەوت لەسەر دەستی ئەم کاندیدانێکی یەکێتی نیشتیمانی کوردستان دایناوە بۆ پۆست سەرۆک کۆمار بەدەست بێ. دوای ئەوەی پەرلەمانی عێراق ناوی 25 کاندیدی ئاشکرا کرد بۆ پۆستی سەرۆک کۆماری عێراق کە کاریگەرترینیان دکتۆر بەرهەم ساڵحە کەوا بڕیارە لە چەند ڕۆژی ئایندا بە شێوەی دیموکراسیانە هەڵبژاردنیان بۆ بکرێت. زۆرێک لە هێزە سیاسیەکانیش پشتیوانی خۆیان بۆ کاندیدەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان دەربڕیوە. لە قەزای کۆیەوە کاروان نازم، کەناڵی کەرکووک. شارەزایانی بواری یاسا بۆ پارێزگاریکردن لە پێگەی هەرێم و مافۆ یاسایی و دەستورەکانی گەلی کورد لە چوارچێوەی عێراقدا کاندیدکردنەوەی دکتۆر بەرهەم ساڵح بۆ پۆستی سەرۆک کۆماری عێراق بە گرنگ ناودەبوون و پشتیوانی تەواوی بڕیاری یەکێتین بۆ مەبەستە. کاندیدی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ پۆستی سەرۆک کۆماری عێراق دکتۆر بەرهەم ئەحمەد ساڵحە و چاودێرێکی سیاسیش ئاماژە بۆ ئەوە دەکات دکتۆر بەرهەم سەرکردەیەکە هیچ دۆسیەکی گەندەڵی لەسەر نییە. دکتۆر بەرهەمیش تاکە سەرکردەیەکی دەگمەنە لە عێراقدا کە دۆسیەی گەندەڵی لەسەردا نییە جیاواز لەو کاندیدانی کە ئێستاکە بانگەشیان بۆ دەکرێتن. بۆیە لە ئێستادا کە قسە لەسەر کاندیدکردنەوەی بەڕێز دکتۆر بەرهەم ساڵح دەکرێت دەتوانین بڵێن بە چاوێکی بە ئاگاوە کەسێکی هۆشیارە هۆشمەندە لە بەڕێوەبردنی ئەو پۆستە ڕۆڵێکی کاریگەری بینیوە توانیوەتی درێژە پێدەری سیاسەتی ڕێبازی هەڤاڵ مامجەلال بێتن. ئەندامێکی یەکێتی پەرلەمانتارانی کوردستانیش دەڵێت سەرۆک کۆمار ڕاعی دەستورە و ڕێگە نەدرێت کەسانی بێ ئەزمون ئەو دەسەڵاتە وەربگرێت و چەند مادەیەکی دەستوری شەیە چارەنووسی هەرێمی کوردستان دیار دەکات کەسانی بەتوانا و متمانە پێکراوی پێویستە پارێزگاری لێ بکات. سەیری مادەکانی دەستور بکەیت لە مادەی 56 و 73 و 70 یعنی ئەوە هەمووی ڕوون دەبیتەوە کە سەرۆک کۆمار
زۆر کە زواتێ دەگا کە دەسەڵاتێکی تەشریفاتی بەحتە و ینی تەواوی چکەینە بەڵام سەرۆک کۆمار خۆی ڕاعی دەستورە و التیزام بە سەروەری خاچی عێراق دەکا و التیزام بە هەموو ئەو یاسانە دەکا کە دەرەچی هەندێک مادەی گرنگ هەیە کە زۆر گرنگە بۆ لەناو دەستوردا هەیە و خزمەتی بەرژەوەندی گەلی کوردستان دەکا و خزمەتی ینی میلەتی کوورد دەکا لە ڕووی ئابووری لە ڕووی سیاسی لە ڕووی ڕۆشنبیری لە ڕووی کەلتوری لەوانە هەموویە تا لە ڕووی یاساییش وەکو باس مەکراوە هەمووی ینی تێدا هەیە سەرۆک کۆمار دەبی شخصیەتێکی ینی مەقبول و لایەن دەولی دەوڵەتانیش پێ ڕازی بن کە دەوڵەتانی ئیقلیمی دەوڵەتانی گەورە و خەڵکی عێراق بەگشتی و کەسایەتێکی ئەوە بێ ئەزمموی هەبی لە حکومڕانی لە دوای پرۆسی ئازادی عێراقەوە پۆستی سەرۆک کۆمار مافی کورد بووە و لە نێو کوردیشدا ئێستحقاقی یەکێتی نیشتیمانی کوردستان بووە بەهۆی بەهێزی کەسایەتی دکتۆر بەرهەم لە نێوەندە سیاسیەکانی هەرێم و عێراق بەهێزترین کاندیدا بۆ وەرگرتنی پۆستی سەرۆک کۆمار قارەمان قادر کەناڵی کەرکووک هەولێر قسەی زیاترەکەین سەبارەت بە هەڵبژاردننی پۆستی سەرۆک کۆماری عێراق بە میوانداری بەڕێز نەجات حاجی تۆفیق کادری پێشکەوتوی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ستۆدیۆ میوانمانە کاک نەجات سپاس بۆ ئامادەبوونت سەر ڕای ئەو هەموو کێشە و ناکۆکی و ڕێککەوتنانی کە گوایە کراوە کۆی پرۆسەکە چۆنە بینی پێ دوایەکەوە هەڵبژاردننی پۆستی سەرۆک کۆمار لە بەرژەوەندی کام لایەن کام حزب یەکلایە بێتەوە زۆر سپاس بۆ ئێوە سپاس بۆ ئەم دەرفەتە سڵاو لێ و لە بیرانانی خۆشەویستش دیارە پۆستی سەرۆک کۆمار گرنگ و تایبەتێکی خۆی هەیە کە بەنسبەت هەم یەکێتی نیشتیمانی کوردستان هەم تەواوی گەلی کوردەوە وەکو نەریتێک کە پۆستەکانی لە عێراقا پۆستی سەرۆکوەزیران بەس شیعەیە پۆستی سەرۆک پەرلەمانش سوننەیە پۆستی سەرۆک کۆمارش کوردە لە ناو کوردشا هەتا کۆمڕۆکە ئیستحقاقی یەکێتی نیشتیمانی کوردستان بووە من پێم وایە پۆستی سەرۆک کۆمار بۆ ئێمەی کورد گرنگێکی تایبەتی یەکجارێک زار زۆری هەبووە بە حکمیەوەی لە ڕابردوو سەرۆک مامزەلات سەرۆک کۆمار بوو کە بینیمان کە توانی بێتی هەم محامیەکی باشی دەستور بێ و هەمیش توانی بووی کە سەترێکی کۆکەرەوەی چەترێکی گەورە بوو بۆ تەواوی عێراقیەکان و بە تایبەتی بۆ گەلی کورد و پاشانش کاک بەرهەم ئێستا کاندیدی یەکێتی نیشتیمانی کوردستانە لە 3 ساڵی ڕابردوودا کە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو کاتیش کە با بڵێن لەناو کووردا بە تایبەت پارتی دیموکراتی کوردستان کە منافسی هەبوو بینیمان کە کاک بەرهەم بە ڕێژێکی باش پێشکەوت پێشم وایە لە هەڵبژاردننی حوتی مانگە بە پێی و تەجروبەی کە لە ڕابردوو هەمانەوە کاک بەرهەمش خۆی کەسایەتێکی کاریزمایی هەیە لە ناو عێراقا پێم وایە ئەوە توانێت سەرکەوتوو بێت و پێشم وایە تەواوی عێراقیەکانش لەوە دڵنیان کە سەرۆک کۆمار دەبێت سەرۆک کۆمار بێت نەوەکو سەرۆک کۆمار پرس بە شوێنی کە یان خەڵک لە سەری و سەرۆک کۆمارەوە بە بیعازیش کار نا سەرۆک کۆمار دەبێت سەرۆک کۆمار بێ و حامی دەستور بێ و پێشم وایە یەکێتی نیشتیمانی کوردستان شەڕی ئیرادەیە ئەمە یەکێکە لەوانی کە شەڕی ئیرادەی خۆیەکە کە بینین لە زۆر کەناڵی ڕاگەیاندن و کۆمەڵی لایەن قسەیان لەسەر یەکێتی نیشتیمانی کوردستان دەکرد بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان لە کۆبوونەوەی سەرکردایەتی بە سەرۆکایەتی جەنابی کاک پاڤڵ تاڵەبانی هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان بە کۆی دەنگی ئەنجومەنی سەرکردایەتی کاک بەرهەمی پێشنیار کردو بۆ پۆستە ئەمە تەنیا قسەی کادرانی یەکێتی ناگەر بێت و بەدەر لەوەش باسی لایەن و حیزبەکانی تر بکەین قسەی جەماوەر یاخود شەقام بەگشتی چۆنە دەنێ دکتۆر بەرهەم ساڵح پەیامێکی بڵاو کردەوە هەندێک لێکدانەوەی جیاوازی بۆ کرا هەندێک ئەڵێنکەوە ئەمە پەیامی ماڵاواییە یاخود شتێکی لەو جۆرە وەکو یەکێتی ئێوە چ جۆرە ئەم لەم پەیامەیە چی بەدیەکەن دیارە کاک بەرهەم دوێنێ پەیامێکی بڵاو کرد لە پەیامەکەیە نارانی کاک بەرهەم دەکرێت بڵێن نارانی یەکێتی نیشتیمانی کوردستان قسەیان لەسەرەوە هەبوو کە پێیان وابێ ئێمە وتاری کۆتایەتی بەڵام نەخێوانیە عێراق بخۆی یعنی ئێمە نەگەوەی کە دەبێت خوێندنەوەیکی وا هەمان هەبێ بۆ تەواوی بینەرانی خۆشەویستش عێراق دەوری وڵاتانی دەوروبەر
وڵاتانی ئیقلیمی کاریگەریەکی زۆر هەیە لەسەر دانانی پۆستە سیادیەکان لە عێراق بە تایبەتی پۆستی سەرۆکۆمار. پێم وابوو دوێنێ پەیامی کاک بەرهەم ئەوە بوو کە خۆ عیلانکردن هەم بۆ تەواوی عێراقیەکان و پەیامی هەبوو بۆ تەواوی شەقامی عێراق و بە تەواوی لایەنەکان و بە هێزە سیاسەکانشی گوتیەوە من کاندیدم بۆی بتوانم تەواوی یەکپارچەی عێراق و محامێکی باشی دەستور بین لە داهاتووە و نەبین بە سەرۆکۆمارێکی بووکەڵا بەدەستی لایەن و یان چەند کەسێکەوە. جگە لە دکتۆر بەرهەم ببوورەکە خۆی لە خۆیان سەرۆکۆمارە لە ئێستا پێویست بووکەوە کاندیدەکانی تریش پەیامی خۆیان هەبێت؟ پێم وایە دەبێت کە پەیامی خوانە بەڵام کاک بەرهەم بە حکمی سەرۆکی کۆمارە پەیامی ئەو جیاوازترە لە پەیامی ینی ئەم ساڵ پەیام ناتوانین بڵێن ڕوونکردنەوە بە تایبەت بۆ کاندیدانێک کە تێوە گڵاون لە ڕابردوودا لە گەندڵی ئەزانی چۆن ئەبینی ئەم ساڵ زیاتر لە 25 کەس کاندید هەیە بەڵام کاندید تا کاندید فەرقی هەیە ینی لە ڕابردوو ئەم کاندیانی کۆمەڵە کاندید هێنا و کاندیانە کە ئێستا بە منافسی کاک بەرهەمویان بە منافسی کاندید یەکێتی نیشتیمانی کوردستانە ڕابردوو تێوەگڵاوە بە کۆمەڵی گەندەڵی کە بینیمان لە ساڵی 2016 ئیستیجواب کراوە لە پەرلەمانی عێراقا و هەر ئەو پەرلەمانەش بوو کە ئێستا بەشێکی ئەو هێزە سیاسیانەی کە پێکرد لە ڕابردوو پێکەینەری ئەو پەرلەمانە بوون و لەوێ ئیستیجواب کراوە و ئێستاش هەر هەمان ئەو هێزە سیاسیانن زۆر تاکەم بە نسبە و تەناسب لەوانە کورسیەکانی کەمتر بێ یان زیاتر بێ هەمان پەرلەمانە من پێم وایە عێراق کەسێکی شیا و پاک و بێگەردی دەوێت تێوە نەگڵا بێت لە هیچ دۆسەیەکی گەندەڵی یان دۆسەیەکی ئەمنی یان غەرقی دەستور یان ئەمانە پێویستی بە کەسێکی وا هەیە. دووەمیش پێم وایە کاک بەرهەم ئەتوانێت لە بەغا ماڵی کورد و نوێنەرێکی کوردی باش بێت لە عێراقا و بتوانێت لەگە تەواوی هێز و لایەنە سیاسیەکانە بتوانێت کۆیان کاتەوە و سێ ساڵ ڕابردووش گەواهیدەری ئەوەیە کاک بەرهەم توانێتی پێشم وایە ئێستا بینین بە شێوازە لە شێوازەکان هێرشێکی زۆر بۆ سەر کاک بەرهەم هەیە پێم وایە دەنگی پێویست ناهێنێ پێم وایە تەنها ئەمە شەڕێکی نەفسیە لەگەڵ جەماوەری یەکێتی نیشتیمانی کوردستان ئەیکەم مە لێرەوە لەم کەناڵی جەنابتانەوە لەم شاشە خۆشەویستی جەنابتانەوە تاوی جەماوەری کوردستان و بەتایبەت یەکێتیە خۆشەویستەکان دڵنیا دەکەمەوە کاک بەرهەم لە حوتی مانگا و بە خیادەی هاوسەرۆک جەنابی کاک بابڵ دڵنیام سەرکەوتنێکی گەورە تۆمارەکە و کاک بەرهەمە دەبێت بە سەرۆکۆمار. زۆر باشە کاک نەجار لە دوایین کۆبوونەوەی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان جارێکتر جەخلەوە کرایەوە کە تاکە کاندیدی یەکێتی دکتۆر بەرهەم ساڵح بۆ پۆستی سەرۆک کۆمار و لە هەمان کاتیشدا کۆبوونەوە و یاخود سەردانەکانی بەغداد کۆبوونەوەکان بەگشتی جارێکتر جەختیان لەوە کردوتەوە کەوا دکتۆر بەرهەم کاندیدی ئەوانە و یەکێتی دڵنیایە لەوەی هەڵبژێردرێت. یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕابردووشدا پەیوەندیەکی بەهێزی لەگەڵ بەغدا هەبوو پێ دوای ئەمە کاریگەری هەبێت لەسەر هەڵبژاردنەوەی جارێکتری دکتۆر بەرهەم. بەڵێ جارێکی نیشتیمانی کوردستان ئەمڕۆ بەیانی و دوو بەیانیش بە شاندێکی باڵا ئەستە بەغا و پەیوەندیەکی مێژینیان هەیە و ناشکرێ یەکێتەکان ئەویان لەبیر بچێ کە دەستکەوتێکی زۆر زۆر گەورە لە بەغا بەجێ ماوەی زەنای مامجەلا گۆمانی بەجێ هێشتووە و پێم وایە حەزبی مامجەلالە کە حەزبی مامجەلاشە تەماسی ئێمە لەگەڵ تەواوی ئەحزاب سیاسیەکانی عێراقا کە هەیە تەماسێکی باش هەیە و ئەمەش حتما ئەوە نییە کە بڵێن پێویستی بە لۆبی نیە بەڵێ پێم وایە نیشتیمانی کوردستان لۆبیەکی گەورەی دروست کردووە و بتوانێت لە حوتی مانگا لەگە تەواوی هێز و لایەنە سیاسیەکان ئەو تەنسیقاتە بکرێ و لە ناو هۆڵی پەرلەمانش بتواندرێ ئەو دەنگە پێویستیە بەدەست بێنرێ بۆی کە لە حوتی مانگا کاک بەرهەم بە سەرۆکۆمار هەڵبژێردرێت. کاک نەجات پێشوەختە لەگەڵ هیچ لایەنێکی کوردی ڕێککەوتن کراوە ینی بۆ نمونە ئەو لایەنانەی کە لە ڕابردوودا دەیانوت عێراق ئەبێتە دراوسێمان ئێستاش ئەڵێن ئێمە عێراقین وەکو عێراقیەک لەمە بە دوا هەڵسو کەوتەکەین ئاماژە بۆ دەدەن کە کاندیدی ئەوان سەرکەوتو دەبێت و لە هەمان کادا ڕێککەوتنێکی تایبەتیان کردووە هیچ ڕێککەوتنێک ئیمزا کراوە. ئەزانی چۆن ئەو لایەنانەی کە پێشتر باسی لافی کوردایەتی و لەگە شعوری تاچی کووردا قسەیان دەکرد بە ناوی ڕۆژێک بە ناوی ئابووری سەربەخۆ ڕۆژێک بە ناوی وڵاتی سەربەخۆ ڕۆژێک بە ناوی دراوسەی سەربەخۆ ڕۆژێک بە ناوی هەرێمان تەسمیلی وڵاتانی ئیقلیمی کرد پیان وا بوو عێراق ئیتر کۆتایی پێ هاتووە ئێمە وەکو کە حەزبی مامجەلالین باوەڕمان بەوە بوو کورد نێوماڵی خۆیەکە و بە یەک کوتلە بە یەک دەنگ بچێتە بەغا لە پێناو مافەکانی گەلی کورد چونکە بە یەک دەست بۆایەتین مافەکانی گەلی کورد زیاتر بەدەست دەهات بەڵام بینیمان لایەنەکانی تر
بە تایبەتی پارتی دموکراتی کوردستان ئەمەی ناوێ ینی با زۆر بە سەرحتر قسەیەکەین پارتی دموکراتی کوردستان لە گەیشتی نیشتیمانی کوردستان چەند کۆبنەوەیکی کرد بە وەفتێک چووە بەغا لەم کۆبنەوانی ڕابردوو کە چووە بەغا بە سەرۆکایەتی کاعیمات ئەبینین لەوێ لەگەڵ مفاوز لەگەڵ تەفاوزەکەن لەگە هێڵایەنە سیاسیەکان ینی پێیان دەڵێن لە کۆبنەوەی سەدر زۆر بەڕاشکاوی بە وەفتی کوردی ئەڵێن بە تایبەت کە یەکێتی نیشتیمانی کوردستان کاعیما سەرۆکی ئەو وەفتە بووە پێیان دەڵێن ئێمە لەسەر هەموو شتێ ڕێکەوتوین چۆن سەدر لە کاتێکا دژی گەندەڵیە لەگەڵ لایەنێک ڕێک ئەکەوێت کە خۆی کاندیدەکەی گەندەڵ بۆ پێشووت من پێم وانە کە سەدر هەموو ئەو پەرلەمانتارانەی کە لە کوتلەی سەدریان بتوان دەنگ بۆ بدەن پێشم وایە سەدرش بۆ خۆی تووشی ئەحراجیەک بۆ ئێستاکە لە ناو شەقامی عراقیە سەدرش هێچێکە لەو سەرکردانەی کە بە سەرکردەیەکی ڕاڕا ناوبانگی هەیە پێشم وایە پەرلەمانتارەکانی بەغا هەر ئەوانە بوون کە ئیسجوابیان کردووە ئێستا بەشێکی زۆری ئەندامی پەرلەمانن پێم وانە ئەمان هەموو بتوان دەنگ بە لایەنی بەرامبەر بدەن پێشم وایە شەقامی عراقیش لەمە قبول ناکرێ و وەلەو هێزانەش قبول ناکە کە خەڵک تێوەگڵاوە بەگەدەڵی ئێستا بیکەی بە سەرۆکۆماری عراق پێم وایە یەکێتی باوەڕی بە یەکدەنگی کورتە بوو بە کۆدەنجی هەبوو باوەڕیەوە بوو یەک کاندیدی کورتە بێت باوەڕیەوە بوو تەواوی هێز و لایەنە سیاسیەکان بە بەرنامەکەی مام جەلال کۆ بکاتەوە بەڵام بەداخەوە ئەوە لایەنی بەرامبەر تەنیا یەکێتی بڕۆی بەمە هەبوویان کورد بەگشتی ئێمە وەکو یەکێتی باوەڕمان تەواو بەمە هەبوو تا چەند یەکێتی هەوڵی بۆ داوە یەکێتی زۆر هەوڵی بۆ داوە قوربانیشی داوە ینی دەنگۆیەکە بوو کە یەکێتی نیشتیمانی کوردستان تەن پێداگرێت لەسەرەوەی کاک بەرهەم بێ یەکێتی لەگەڵ ئەوە بوو کە ئامادە بوو کاندیدش بگۆڕێ لەوەی کە تەواوی کورد یەکدەنگ و یەکدەست بێت بەڵام ئەوە لایەنی تر بوو بێگوێدان یەکێتی نیشتیمانی کوردستان بێداگوێدانەوەی کە ینی ماڵی کوڕێ نەخراوە کۆ نەبوتنەوە چۆ دەڵێ من ماڵی شیعە و سونە کۆ ئەەکەم ینی وەگەوەی تۆ ماڵی خۆت کۆ نەکردێتەوە بڵێ ماڵی هاوسێکم کۆ دەکەم ینی ئەمە لە قاموسی هیچ هینەکە ئەمە جێ نابێتەوە تۆ بێ ماڵەکەی خۆت بەم پەرتەوازیەوەی بەم دڕنگ دۆگەی بەمەوێنێک دوورکردنەوەی کە ماڵی کورد بێ بەڵام بێ لەوێ لەگەڵ هێز و لایەنە سیاسەکان لەژێرەوە کۆبی بۆ ئەوەی کە بەشێکی ینی هێزێکی وەکێکی نیشتیمانی کوردستان کە هەتا و کات هەتا کۆتایەکەی لەگەڵی بی دوایی کاک نەجات پێت وایە کەوا لایەنەکانی بەغداد هەوڵ بدەن کەوا سەرۆک کۆمارێک هەڵببژێرن کە زیان بە هاوڵاتیانی وڵاتەکەیان لە کاتێکدا بەردەوام باسیەوەکەن کەوا لە هەوڵی چاکسازیدان من پێم وانێ پێم وایە مەرز نییە کە بە کوتلە بە ژمارە لەوەی هەندێک کوتلە پێمان وابێ کە هەر هەمووی بەیەکەوە یەکدەنگەدا پێم وایە ناخێر ئەو کوتلانەی کە لەوێن ئەو پەرلەمانتارە لەوێن خاوەن ئیرادەی خۆیانن و دەنگ بۆ کەسانە نادەن کە تێوەگەڵاون لە کۆمەڵەشت ئەوەی ئاگادارن داواکاری شەقامی کوردی و شەقامی عراقی چیەوە چی بکرێت باشترینە بۆ ئەوان بینی لە شەقامی عراقیەوە لە بەغا ئێوە و جەنابشتان و کەناڵەکان بینیتان خەڵ لەسەر جادێ دەڵێم کاندیدەمان نایە و ئێمە نامانوێم خەڵکە بێت پێت وایە بە هەڵبژاردنێم کاندیدەکەوام خۆ پیشاندانە زیاتر گەورەتر بێت پێم وایە بە هەڵبژاردننی پێم وانێ دەربچێ بەڵام بە هەڵبژاردننی ئێمە و دەرچوونی ئێمە پێم وایە شەقامی عراقی بەرە و دێتە سەر جادە خراپتر دەبێت کە لەوەی ئێستا هەیە پێشمانە حکوومەتێک بۆ شێوازە تەشکیل بێت کە ئەمانە سەرۆکاری بکات کاتەیەکێتی گەشتبینە بۆ هەڵبژاردنەکەی بەڵێ یەکێتی نیشتیمانی کوردستان گەشتبینە و پێشم وایە لە حوتی ماگە کاندیدی یەکێتی نیشتیمانی کوردستان کاندیدی ئیرادەی یەکێتی نیشتیمانی کوردستان سەرۆکۆماری داهاتوی عراق کاک نەجات زۆر سپاس بۆ بەڕێزت کە لەگەڵم بێت زۆر سپاس بۆ ئێوە ئەندازیار عومەر حەمەد ساڵح وەکو بەڕێبەری نوێی لقی کەرکووکی کۆمپانیای دابەشکردنی بەرهەمەنەوتیەکان دیاری کرا و دەست بەکار بوو. بە پێی زانیاریەکانی کەناڵی کەرکووک لەسەر فەرمانی وەزارەتی نەوتی عێراق ئەندازیار عومەر حەمەد ساڵح وەکو بەڕێوەبەری کەرکووکی کۆمپانیای دابەشکردنی بەرهەمەنەوتیەکان دەست بەکار بووە. پێشووتر سێن ساڵە بەڕێوەبەری گشتی کۆمپانیای دابەشکردنی بەرهەمەنەوتیەکان
لە وەزارەتی نەوتی عێراق بۆ ماوەیەک لقی کەرکووکی کۆمپانیاکەی بەڕێوە دەبردو بەپێی زانیاریەکان بەیانی ئەمڕۆ لەسەر فەرمانی خۆی عومەر حەمەد ساڵح لەو پۆستە دەست بەکار بووە کە بڕوانامەی ئەندازیاری هەیە و لەمڕۆشەوە پلانی خۆی هەیە بۆ باشتر بەڕێوەبردننی لقی کۆمپانیاکە و لەو چوارچێوەیەدا کۆبنەوە بە دۆداچوونەکانی لەگەڵ لێپرسراوانی بەشەکانی کۆمپانیاکە دەست پێ کردووە. دوای ئەوەی 40 ڕۆژ لەمەوبەر بە مەبەستی کۆشکردنیان بۆ هەنجەران 3 ئەنجام یەک خێزان لە دەریای ئیجا یەختەکەیان نقم بۆ و خنکان. ئەمڕۆژ لا مەراسیمی بە خاک سپاردن گەڕێنرانەوە و شاری کەرکووک و لا گۆڕستانی شۆرجە تەرمەکانیان بە خاک سپێردران. دوای 40 ڕۆژ لە چاوەڕوانی تەرمی 3 ئەندامی یەخێزان کە لە دەریای ئیجەدا خنکا بوون گەڕێندرانەوە کەرکووک. عەزیمەی تەمەن 55 ساڵ لەگەڵ کچ و زاوا و 3 کچە زای بە ئومێدی ژیانێکی شایستەتر ڕێگای هات و نەهاتی ئەوروپایان گرتە بەر بەڵام بێ ئاگابوون لەوەی نقومبوونی یەختەکەیان هەرچی خەون و خولیایان هەیە لەگەڵ خۆی لە ناو دەبات لە بری گەیشتن بادەرەوەش تەرمی سارد و سڕی خۆی و ئاشتی کچی و ڕازی کچەزای خاچی نیشتیمان لە ئامێزیان دەگرێت. زۆر جام لە خوشکەشم کردکە نەڕوات خوشکەم وتی براکە من لێرە بم هەر ئەمرم لەگەڵ شانە بن هەر ئەمرم من لە 2 ساڵەیە و بە دیارەمەوە دانیشتومە بە خێوم کردووە ناتوانم ئەو بۆ ئەو شتەکەیان ڕۆشت بڕیاریاندا بڕۆن کە ڕۆشتن 6 نەفەر بن پیاوەکەی لەگەڵ ئاشتیکە خێزانەکەی بوو لەگەڵ 3 منداڵە 2 منداڵی ساغیانە بوو ئەو منداڵیشیان داون بوو لەگەڵ خوشکەی منە کاکاتە خەسووی کوڕەکە و دایکی مامۆسا ئاشتی هەموو وەسیەتێکیان کرد هەچی وەکالەت شە بۆ وەکالەتیان کرد و خوشکەم هەمویان کرد کە بڕیانیاندا ڕۆشتن ئەو 2 ڕۆژێتر خەبەرمانە بوو کاتی خەبەرمان 23 مانگ سعات 5 ئێوارە کارە ساتەکە کە ڕوویدا ئەم کارە ساتش بۆ ئەوە کە ڕوویداوە یەختێکی کۆن بۆ یەختەکە 105 نەفەری لێداوە ڕجاکەم لە هەموو خەڵکی هەرێمی کوردستان مناڵیان بەم ڕێگایە نەنێرن بە هیچ شێوەیەک قاچاقچەکان درۆزنن بێزەمیرن بێژدانن هیچ وەفایان نییە داوا لە هەرێمی کوردستانکەم یارمەتی عائلەنم دەکەم عائلێکی شەید بوون کە مناڵێکی نقصانیان هەیە یا مناڵێکی نەخۆشیان هەیە یارمەتیان دابات بە ڕێگایکی ڕسمی مناڵەکان بنێرتە دەرەوە. ڕاست کە نەخۆشی داونی هەبووە هۆکاری سەرەکی کۆچی ئەو خانەوادەیە 6 کەسیە بوو لە کاتی ڕووداوەکەشدا 2 خوشکی ڕاست لەلایەن باوکیانەوە ڕزگار دەکرێت بەڵام بەهۆی زووژێر ئاوکەوتنی یەختەکە کاروان ناتوانێت خێزان و خەسوو و ڕازی کچیشی دەربهێنێت. کاروانی برام خۆی دووکچەکەی ماونێتەوە تاکو ئێستا کە تاکو ئەم ساتە دەست بەسەرن بەڕاستی یعنی ناتوانێت بڕیان لە دەستی خۆشیان نییە مەسەنەگە بێ بێتەوە جارێ ناتوانێت مقابلێکی کردووە بزان مقابلێکی تری ماوە منش بەڕاستی ناتوانم لە بری ئەو بڕیار بدەم کە بڵێم دێتەوە یان نایەتەوە کە بەردەوام قسەی لەگەڵاکەین ئەو خۆی ڕۆیشتنەکەی بۆ خۆشگوزەرانی مناڵەکانی بوو بۆ چارەسەری ئەو مناڵە نەخۆشە بوو کەچی ئەو مناڵە خنکە و خێزانی و خەسووشی تیاچوو سەم 2 مناڵی ماونێتەوە بەڕاستی ئەم کە گەیشتوە ئەوێ یعنی هەز بە دڵتەنجێکی زۆرەکە قوربانی داوە لە پێنا ئەوەی کە بگا بۆ شوێنە. ئاواتی هەمووانە لە سایەی سێبەری نیشتیمانێک بەحەسێنەوە کە سەرجەم مافەکانیان تێدا دەستەبەر کرابێت بەڵام نەبوونی مافە سەرەتاییەکان وای لە بەشێکی کوردستانیان کردووە ڕێگای هات و نەهات بگرنە بەر و چارەنووسی خۆیان و خانەوادەکانیشیان بدەنا دەستقەدەر بەڵام زۆر جار دەریای ئیجا دەبێتە مۆتەکەیەک و خەون و هیوای سەدان کەسیان لە خۆیدا بێسەر و شوێن دەکات یاخود تەرمی سارد و سڕیان بۆ نیشتیمانێک دەنێرێتەوە کە زۆرێک لێی هەڵهاتوون. شاڵە و عومەر کەناڵی کەرکووک. ئاماژە بە سەردێڕی دووەمی هەواڵەکانەدا. سەرپەرشتیاریەکەی پەروەردەی خوێندنی کوردی لە کەرکووک بە دوواداچوون بۆ کێشە و گرفتەکانی خوێندنیەکانی خوڕماتوو دەکات.
ڕۆژنامەیەکی بەریتانیا شکرای دەکات زیندانیانی بادینان لا گرتوخانەکانی هەولێر دەستیان کردووە بەمانگرتن. وا بڕیارە 5 ملیارۆک و پارەی گەنمی جوتیاران لە بەغداوە بگات هەرەمی کوردستان. بانکی ڕەشید بڵاوی کردەوە بە ڕەچاوکردنی ڕێکارە خۆپارێزەکان لەمڕۆوە دەست بە دابەشکردنی موچەی مانگی شوباتی ئەم ساڵ دەکات. لە سەرزانێکدا بۆ قەزای خوڕمات و سەرپەرشیاریەکەی پەروەردەی خوێندنی کوردی لە کەرکووک بەمبەستی چارەسەرکردنی گیر و گرفتەکانی پەروەردە لەگەڵ پەرلەمانتار مەلا کەریم شکوور کۆبوو. لە کۆبوونەوەکەدا مەلا کەریم شکوور بەڵێنیدا لە سەراستی باڵا لە بەغداد کار بکات بۆ چارەسەرکردنی و کێشانەی ڕوبەڕووی کەرتی پەروەردە بووەتەوە. بە مەبەستی لە نزیکەوە ئاگاداربوون لە کێشە و گرفتەکانی خوێندنی کوردی لە خوڕماتوو، مامۆستا پەروین فاتح سەرپەرشتیاری یەکەی سەرپەرشتیاری خوێندنی کوردی لە کەرکووک و ژمارەیەک لە سەرپەرشتیارانی خوێندنی کوردی سەردانی قەزای خوڕماتوویان کرد. قوتابخانەکان زۆربیان بەڕێوەبەرەکان لە نێتەوەی عەرەبن و لە کاتێکا مامۆستاشی لێیە کوردە و بە کوردی دەرسەڵێتەوە. ئەمە نامۆیەک و ناداتپەروەرێکی پێوە دیارە. هەروەها لە ڕووی کەلوپەل و هەروەها لە ڕووی بینای قوتابخانە زۆرترین قوتابخانەکان لێرانە دەوامەکانیان لەگەڵ خوێندنی عەرەبیە دیسانەوە ئەمەش گرفتی دروست کردووە لەبەرەوەی بینانێ و میلاکیان وەکو پێویست نییە. ئێمە لەسەر ئاستی عێراق چەند هەزار گرێبەست کراوە بۆ شارەکان و شارۆچکەکانی تری کەرکووک و سەڵاحەدین و پارێزگاکان بەڵام و دووس خوڕمات و هیچ نەکراوە. ئەم بەڕێزانە دەستیان خستە سەر برینەکان و ئینشاءالله بەتەماین مذەکرەیەکی چاک بنووسین یاداشتێکی جوان بدەین وەکو مامۆستا پەروین ئاماژەی پێکرد بە دڵسۆزیەوە یعنی توانیان چارەسەری کێشەکان بە پێشنیان ئینشاءالله ئەیخینە پێشچاو هەموو بەرپرسێکی بەڕێز و بە تایبەتی کاک مەلاکەریم کە ئێستا ئەندام ئەنجومەنە و هەست بەوە ئەکەین کە ئەتوانێت شتەکانمان بۆ چارەسەر بکات لە ڕێگەی عیلاقات خۆیانەوە. لە کۆبوونەوەیەکدا مەلاکەریم شکوور نوێنەری خوڕماتوو لە پەرلەمانی عێراق و سەرپەرشتیارانی خوێندنی کوردی لە کەرکووک و خوڕماتوو جەختیان لە چارەسەرکردنی کێشە و گرفتەکانی خوێندنی کوردی کردەوە لە شارەکە. مەلاکەریم شکوور بەڵێنیدا لە بەغداد و لە ئاستی باڵا کار بۆ چارەسەرکردنی کێشە و گرفتەکانی خوێندنی کوردی بکات لە کەرکووک و خوڕماتوو. ئێمە ئەمڕۆکە لە پەرلەمانی عێراقین و نوێنەری کوردی نوێنەری خەڵکی ناوچەی کێشە لەسەرین لێرە مانەوێ جوهدی باشتر بکەین و بەڵێنە دەینە ئەم وەفدەی کاتۆتە ئێرە بە دوواداچوون بۆ سەرجەم کێشەکانیان بکەین هەوڵی جدی بدەین بۆی تەکانێک بە خوێندنی کوردی بکەین هەرچەنە بەشێکی پەیوەندی بە هەرێمی کورسان و بەوانەوە هەیە کە مەسئولیاتیان هەیە لە هەم لە خوڕماتوو هەم لە کەرکووک و دەسڵاتیان هەیە بەڵام لەگەڵ ئەوەشە ئێمە پشتیوانیان نەبین لەگەڵ برادرانی ترا لەگەڵ کوتلەی هاوپەیمانی کورسان. وەک سەرپەرشتیارانی خوێندنی کوردی ئاماژەی پێدەکەن خوێندنی کوردی لە خوڕماتوو لە قەیراندایە و هۆکاری سەرەکیش بۆ نەبوونی هەماهەنگی لە نێوان وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێم و بەڕێوەبەرایەتی پەروەردەی سەلاحەددین دەگەڕێننەوە. دڵزار عەبدوڵڵا کەناڵی کەرکووک خوڕماتوو. بەهۆی شکانی بۆڕیەکەوە لە بینای خوێندنگەیەک لە کەرکووک لە ڕاوکە و نیگەرانی لە نێو خوێندکاران بڵاو دەبێتەوە بۆ پێی شکانی ئەو بۆڕیە بۆتەوەی مەترسی داڕوخانی بینای خوێندنگەکە. ماوەی 3 مانگە بۆرێکی ئاو لە ئامادەیی چیای مەتینی کچان شکاوە لە گەڕەکی کوردستان بەو هۆیەوە مەترسی ڕوخاندنی بینای خوێندنگەکەی لێککەوتوتەوە. مانەوەی بەم جۆرەش بە مەترسی دادەنێت لە سەرگیانی مامۆستایان و خوێندکاران. هەرچەندە پێشتر لەلایەن کارگێڕی خوێندنگەکەەوە بەشی خوێندنی کوردی پەروەردەی گشتی پارێزگای کەرکووک ئاگادار کراوەتەوە بەڵام تاوەکو ئێستا هیچ لایەنێک بەدەم کێشەکەەوە نەهاتوون و چارەسەرێکی
بۆ نەدۆزراوەتەوە. نازانین ینی لەنە لاینەکە لە چۆ هاتوو لە چۆ شکاوە ئیتر ئەوە بووی لاینی پەیوەندیدارمان لێ ئاگادار کردەوە بەڵام ئەوان بێدەنگ بوون لە ئاست ئەم کێشەیە ئەمێ باسی مەترسیەکانی بکەم بەسەر خوێندنگا و قوتابخانەکە یەک باڵەخانەکە یعنی هەڕەشەی ڕوخانی لەسرە دووەمیان تەڵەبەکان یعنی ئێستا ئەم ناوە هەر ڕامانگرتو ناهێڵین کەس هاتو توی پیاکان تەڵەبێک کەوتۆتە ناو یەک لە چاڵەکان ئەو بوو بە مامەساکان دەریان کردو لە خوا بەزیاد بێسواز بەخوا کە تووشی کێشەی گەورە نەبوو. بەڕێوەبەرەتی ئاوی کەرکووک بێ ئاگایی خۆیان لە شکاندنی ئەو بۆریە لە نێو خوێندنگەکە ڕادەگەێنن چونکە بەڕاسمی ئاگادار نەکراونەتەوە و ڕێوشێنی چاکردنەوەکەشی دەخرێتە ڕوو. سەبارەت بەو قوتابخانە تا ئێستا بە هیچ شێوەیەک ئاگادار نەکراونێتەوە لەمە بەدواوە دوواداچوونی بۆ ئەکەن و چارەسەرەکرێ ئەگەر بۆڕی ئاوەکە سەر بە بەڕێوەبەرایەتی ئێمە بێت ئەبێ ئەوان تەڵەبی خۆیان پێشکەش بەڕێوەبەرایەتی خۆیان هەیە بەڕێوەبەرایەتی پەروەردە ئەوان بە فەرمی مفاتەحەی ئێمە بکەن ئەو کاتە دەرەکەوێت کە بزان خەلەلەکە لە لای کێیە با بڵێن ئایا ئەوان بەبێ موافقاتی دایرێ ئەو بینایە کراوە یان هەر هۆکارێکی تر هەبێ ڕۆنە بێتەوە وەلو ئێمە چاوەڕوانی ئەو ئیجرعاتەش نابین ئێمە بە زووترین کات تیمەکانمان دەرەچن ئەبینن بزان کێشەکە چییە و ئەگەر لە توانایە بێ ئەکید بێگومان چارەسەرەکرێ. لە خوێندنگای چیایمەتینی کچان 230 خوێنکار و 15 مامۆستا دەوام دەکەن. چاکنەکردنەوەی بۆڕیەکە نیگەرانی زۆری لێکەوتوتەوە. مامۆستایان ئاشکرای دەکەن لە ئاگەری مانەوەی بەم جۆرە ڕووداوی نەخوازراوی لێ دەکەوێتەوە و پێشتریش چەند خوێنکارێک بریندار بوونە. بەو هۆیەوە سامان سەردار کەناڵی کەرکووک. گونشینانی سنووری جاودە نیگەرانن لە خراپی ڕێگەینەوە سنوورەکان و قەزای خورمات و کە لە ڕابردوودا بۆ هۆیەوە چەندین ئاستەنگیان بۆ دروست بوو. لا سەردانێکی پەرلەمانتار مەلا کەریم شکوور بۆ پارێزگای سەلاحەدینیش داواکاری نۆژەنکردنەوەی ئەو ڕێگەیە خرایە. خراپی ڕێگای نێوان قەزای خورمات و گوندەکانی ناوچەی داودا گوندنشینانی نیگەران کردووە و داوای نۆژەنکردنەوەی ڕێگاکە دەکەن. ئەمە ئەم ڕێ نێوان دووز کفری نەوجول خەتێکی ئامەوە گشتی خەت کەلار کفری لەسرە خەت ڕۆژ تەنگانەیە بەڵام زۆر ێرانە درێژیەکەی 35 کیلۆمەترە. ئێمە 3 ساڵ چاکمانەکە لەبانێکە چاڵە بیچکەوانی لەدەست ئێمە دەچوە خەڵک و عەشایرەوانە گشت گوندەکان لەسەرێتی 46 گوندی نەحێگە و نێوان کەلار کفری دووزیش ئەوەسێتە یەکۆ. وڵا ڕێگەوانەکانمان چاوەڵی خراپە چاوەڵی چاڵە و کشتی خراپ بووە و چەند ساڵە خاستە کریا و دواساڕەکەی لە نەوجولۆ تا دووز این زمانەی کات حکومت باسەوە بۆ 56 ساڵەوە کراوە ینی خۆڵەکە لەو باشترە خۆڵەکە فەر لەو باشترە سیارە هەڵەوە شوێنێت دەبرت نامێنێت تایەت نامێنێ عەجێت خۆمانەوە ئەمانە ڕێگەمان زۆر خراپە بەڕاستی. وڵا داواکاریمانەوەیە لە حکومت عێراق بێ لە حکومت کوردستان بێ هەر حکومەتێ بێ ئێمە بەس ئەلموهیم جادەگەمان بۆ چاکەن. لە چەند ڕۆژی ڕابردوودا مەلا کەریم شکوور نوێنەری خورمات و لە پەرلەمانی عێراق و وەفدێکی لایەنە کوردستانیەکانی شارەکە سەردانی پارێزگای سەلاحەدینیان کرد و یەکێک لە داواکاریەکانیان نۆژەنکردنەوەی ڕێگای ناحیەی نەوجول خورمات و بوو. ڕێگاوبانی ناوچەی داودا نەوجول خدروەلی تا دەگاتە شاری دووس خورمات و یەکێک لە هەرە پرۆژە گرنگەکانی ئێمە ئەو بوو کە داکۆکیمان لەسەر کرد ئەو ڕێگاوبانەیە کە بەڕاستی ئەهمیەتێکی خۆی هەیە و ئەتوانم بڵێم ڕێگایەکە هەم دووس خورمات و ناوچەی داوێەوە گەرمیان و شاری کەرکووکیش پێکەوە بەسێتەوە بۆیە ئێمە بەڕاستی مەبەستمان بوو لەسەر ئەو پرۆژەیە بە جدی قسە بکەین و توانیمان نووسراوی فەرمی بخینە پێش پارێزگاری سەلاحەدین و جەنابیان ڕەزامەندی ئەویان لەسەر دەربڕیەوە کە ئەمە موافقەی لەسەر کردووە و بەرز بکرێتەوە بۆ سندوقی ئەعمار. درێژی ڕێگای ناحیەی نەوجول خورمات و 35 کیلۆمەترە و جگە لە هاتوچۆی 46 گوندی سنوورەکە ڕۆژانە دەیان ئۆتۆمبیلی بارهەڵگیر
بە ڕێگاکەدا تێدەپەڕێت. دەڵۆزار عەبدوڵڵا کەناڵی کەرکووک، خورماتوو. ڕۆژنامەی مۆرنینگ ستاری بەریتانیا ئاشکرای کردووە کە شار زیندانی لە زیندانیانی سیاسی، ڕۆژنامەنووسان و ڕاگەندکاران و چالاکوانان کە لە گرتوخانەکانی هەولێر دەست بەسەرن و بە زیندانی بادینان ناسراون بڕیاریان داوە مانگرتنی سەرتاسەری ڕابگەن و نان و ئاو نەخۆنەوە تاو کاتێ شکەنجەدان و بە زۆر زیندانی کردنیان لەسەر لا دەبرێت. ڕۆژنامە بەریتانیەکەوشی خستە ڕوو کە و زیندانیانە ماوەی زیاتر لە 2 ساڵە لە گرتوخانەکان ڕاگیراون بە تۆمەتی لابەلاو و ڕوبەڕووی ئەشکەنجەدان کراونەتەوە. بەڕێوەبەری گشتی بازرگانی لە وەزارەتی بازرگانی هەرێم ڕایگەاند بەم نزیکانە بە شینۆیمی پارەی گەنمی جوتیاران کە زیاتر لە 5 ملیار دینارە لە بەغداوە دەگات هەرێمی کوردستان. تیشی چەکی بە شینۆیمی پارەی گەنمی جوتیاران دەگات هەرێم و پاش وەرگرتنی چەند ڕێکارێکی جاری بەسەر جوتیاران دابەش دەکرێت بە پێڕۆژی وەرگرتنی گەنمەکانیان لە سایلۆکان. بڕیەوە پارەی دەنێردرێت 3 ملیار و 240 میلیۆن دینار بۆ پارێزگای سلێمانیە و 2 ملیار و 7 میلیۆن بۆ پارێزگای هەولێر و هەروەها 313 میلیۆنیش بۆ پارێزگای دهۆکە. بە پێی ئامارەکانی وەزارەتی بازرگانی هەرێم تاوەکو ئێستا زیاتر لە 36 ملیار و 700 میلیۆن دیناری پارەی جوتیاران بۆ ساڵی 2021 لای وەزارەتی بازرگانی حکوومەتی فیدراڵ ماوە و بڕیاری شە لە داهاتوودا بڕە پارەیە بنێردرێت. بانکی ڕەشید لە ڕاگەندراوێکدا بڵاوی کردەوە بە ڕەچاوکردنی ڕێکارە خۆپارێزیەکان لەمڕۆ چوارشەمەوە دەست بە دابەشکردنی موچەی خانە نشینانی سەربازی و شارستانی بۆ مانگی شوباتی ئەم ساڵ دەکەن. ئاماژەی بۆش کردووە سەرجەملقەکانی بانکی ڕەشید لە پارێزگاکانی ناوەڕاست و خوار و عێراق ئاگادار کراونەتەوە لە ڕێگەی کارتی ئەلکترۆنیەوە دەست بە دابەشکردنی موچەی خانە نشینان بکەن. ئەوش لە کاتێکدا تاوەکو ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان بەردەوامە دابەشکردنی موچەی مانگی کانونی دووەمی 2022 هیچ وادەیەکیش بۆ دابەشکردنی موچەی خانە نشینانی سەربازی و شارستانی دیاری نەکراوە. هەواڵەکانم پێشکەشکردن خواتان لەگەڵ.